سپاس بو ماندیبون و بزاوین بردوام حکومت هرما کردستانی بو برسنگرتن و بلاوبونا ویروس کرونا. پابندبونا ما اپرینماین وزارت تندرستی و وزارت نافخایی ارککی نشتیمانی و اخلاقی و آینی و مرواتیه. پابندبون و مانامت مالدا گرانتیش بو پراستنا جیانا ما و کس و کار و خوشتوین ما افجا داپیک و پابندبین. من ناوم کریمی خوبادیه دانشجوی وڵاتی دانمارک. پێڕەوکردنی یاسا کاتیەکان سەبارەت بەم ڤایرۆسی کۆرۆنا ئەرکێکی نیشتمانیە کارێکی مرۆڤانەیە. لەبەرەوە وەکو بینین لە میدیاکان سەردێڕی هەواڵەکان یەکسەر باسی ئەم ڤایرۆسیە. لەبەرەوە هێشتا هیچ چارەسەرێکیان بۆ نەدۆزیوەتەوە تەنیا ئەوەیە توان بەرگی لێ بکەن تا ڕادیەک خەڵک دووری لێ بگرێ بە پێڕەوکردنی یاسا کاتیەکان. ئەو کەسەی کەوا گاڵتەیە زانێ کەوا ئەم نەخۆشیە بە گاڵتەیە زانێ و یاساکان پێڕەو ناکە وەکو ئەوە وایە کە پندێکی پێشینان هەیە ئەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە. ئەو ئاگرە سوورە کە تۆ بە گاڵتەیە زانی دەوروبەری ماڵەکەی تۆی گرتووە. جا ئەگەر تۆ پێڕەوی یاسا کاتیەکان نەکەی وەکو ئەوایە چڵۆسەیەک لەو ئاگرێت بیهێنی لە ماڵی خۆتۆ فڕێدەی ماڵەکەی تۆی چی پێوەسووتێ. جا بێ هەمومان لەلایەن خۆمانە هەڵدەی. هیوادارم و داواکارم لێوەی بڕێز پێڕەوی یاسا کاتیەکان بکەن لە هەر شوێنێک ئەم جیهانە هەن قازانجی بۆ خۆتانە ئێوە پارێزێ دەوروبەرتانە پارێزێ بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەک. پەیامامەند بە خەڵکی مەیە خۆشتبی ئەو دۆخان و کە ئەم تێدا دەرباز بین پێدیب ئیگرتنەیە و پێدیب هێزەکە باشە بشناوبرنا vê êşê û vî vayrosî û ev venayete encamdan heke em pabend nebin birêmayên tenduristî û dezgehên em nahiyê lewra daxwaziş xelkê xwe xweştivîtiyê pabend bin birêmayên hikûmeta Herêma Kurdistanê nebe egerê ji dest dana saxlemiya xwe yan kesekê dî bibe egerê serkeftinê û paşa rojeka geş bi welatê xwe. Hunermend Mehdî Nûrî.